ئازیزان سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە پرۆگرامێکی نوێ لە پرۆگرامی شەوانی ڕەمەزان لەگەڵتان دەبین. لە پرۆگرامی ئەم شەواندا تیشک دەخەینە سەر لاینی ئاینی پیرۆزی ئیسلام. ئایا چی لەسەر ڕۆژوان فەرز کردو و دەبێت ڕۆژوان چی بکەن؟ ئەمانە و چەند پرسیارێکی تر دەخەینە بەرباس و ئێوەش بینەرمان بن. بۆ پرۆگرامی ئەم شەومان مامۆساڕێکەوت حەمە ساڵح پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی حاجی حەمەخانمان لەگەڵدایە. هیواخوازم کە بتوانین سوود و زانیاری گرنگ بە ئێوە ببەخشین. مامۆستا زۆر بەخێر بیت. سواسانەکەم سەلام. مامۆستا دەمانەوێت سەرەتا وەسفێکی ڕۆژوومان بۆ بکەیت. ئایا ڕۆژووی ڕۆژوان دەبێت چۆن بێت؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، درود و صلاة و سلام بۆ سەرگیانی سەرداری پێغەمبەران محەممەد المصطفى صلى الله عليه وسلم. معلومة ڕۆژوو خۆی پەروەردگار لە قورئانە لە سوورەتی البەقەرەیە فەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ڕۆژوو یەکێکە لەو بنەما گەورانەی کە ئینسانی مسلمان پێی تێدا دەناسرێتەوانێ وە کۆمەڵێک بەهاو ڕەوشتی گەورە و باڵا لەخۆ ئەگرێ کاتە ئینسانی مسلمان بە ڕۆژوو ئەبێتە خاوەنی کۆمەڵێک بنەمای گەورە کە ئەبێتە دەستکەوتێکی گەورە لەسەر فەزلی ڕۆژوو کە دەستی ئەکەوێ لەوانەیە کەسانێکی کە نەتوانن ئەم بەها گەورانیان دەستکەوێ، بەڵام ڕۆژەوانان خی پەروەردگار لە فەزلی ڕۆژۆکەوە ئەم بەهانەی پێ عەتا کردوون. ڕۆژوو واجبە لەسەر هەموو مسلمانێک کە بیگرێ، بەڵام کۆمەڵە کەسانێک هەن لەم واجبەیە ئەکرێنە پەراوێزەوە، واتە سنوورێکیان بۆ دیاریەکرێ لەبەر خاتی مەساڵحی ژیانی خۆیانە، نەک لەبەر خاتی ڕۆژۆکە، لەبەر خاتی مەساڵحی ژیانی خۆیانە ئەم کەسانە کە بە ڕۆژوو نابن. بەڵام باقیەکەی تری کە واجب کراوە تەمان خی گەورە لێرەدا لەوە ئێمە ئاگادارەکاتەوە فەرمێ ڕۆژوو واجبە یا ئەیها الذین ئامنوا بە تەواوی گروهی مرۆڤایەتی و بەشەریەتە فەرمێ، نەک بە تەنیا مسلمانان. ئەفەرمێ چۆن ڕۆژوو لەسەر ئێوەش فەرز کراوە، لەسەر ئێوە فەرز کراوە، لەسەر قەومەکانی پێش ئێوەش فەرز کراوە. وا مەزان ئەم ڕۆژە تەنیا بەس بۆ ئێوەیە، بەڵکو قەومەکانی ڕابردووی پێش ئێوەش ڕۆژویان گرتووە، بەڵام شێوازی ڕۆژەکان جیاواز بووە لەگەڵ ڕۆژەکە ئیستی ئێمەیە. بەڵام بە کولیەن ئەم ڕۆژەی کە ئیستی ئێمە ئەیگرین بە تەواوی مانا سوود و قازانج و منفعەتی گەورەی بۆ ژیانی خۆمان، بۆ تەندروستی خۆمان لە ڕووی بیر و باوەڕەوە، بۆ تەقوی ئیمانمان تێدایە، لە ڕووی جەستەییەوە بۆ سیحەت و سەلامەتی و تەندروستی خۆمانی تێدایە. بەڵێ مامۆستا وەک زانین لە کاتی ڕۆژوگرتن تا یەکەم کار و کردەوەکە ئێمە ئەنجامی ئەدەین نیەت هێنانە لە مانگی پیرۆزی ڕەمەزان. ئایا دەکرێت لە یەکەم شەوی مانگی ڕەمەزان دانیەتی هەرسی ڕۆژەکە بێنی یاخود تەواو ڕۆژەکانی دیکە بهێنێت، یاخود دەکرێت هەر ڕۆژانە شەوانە نیەت تازە بهێنرێتەوانی کە سبەینێ بە ڕۆژوو دەبین؟ ئەم پرسیارە خلافیە، ئەم پرسیارە خلافیە. زۆربەی زۆری زانایان بوونەتە دوو ئارائیان هەیە، دوو ئارای جیاواز هەیە. ئارائێکیان دەفەرمونون ئەتوانی هەر لە ئەوڵ ڕۆژی ڕەمەزانەوە نێتی کولیەنی ڕەمەزان بێ، تەواوی مانگەکە سەرانسەر نێت بێنە و من ئەم ساڵ ئەم مانگە بە ڕۆژوە بم، ئەوە کاملە. بەڵام بەعزێکی تر لە زانایان مەزاهی فەرمویانە نەخێر دەبێ هەموو شەوێک ئەم نیەتە تازە بکرێتەوە. بەڵام هەردوو ڕائەکە دروستن، هەر کەسێک بیەوێ لە ئەوڵی ڕەمەزانەوە نێت بێنێ هەر دروستە، هەتا ئاخیری ڕەمەزان هەر کەسێکیش بیەوێ هەموو شەوێک نێتەکەی تازە کاتەوە، هەر دروستە. خۆی لە حەقیقەتە ئەو کەسەی کە هەڵ ئەسێ بۆ پارشێ و هەر فعلەن هەڵسانی بۆ پارشێوەکەی نیێتە. ئەی لە شەوەک ئەی بۆ شەوەکانی کاڵنە ئاسا پێش ڕەمەزان وانە کەواتە هەر بە فعلی هەڵسانی ئەم زەلامە و بە خەبەربوونی و بە ئاگاهێنانی و زەنگ تەوقیتکردنی جەڕستەکەی و مۆبایلەکەی بۆ ئەوەی کە پارشێو خەبەری بێت، ئەمە بە خۆی نێتە لەو شەوەکانی کە نەبوو. کەواتە هەردوو ڕائەکە دروستە. ئەگەر کەسێک وتی وەڵام من لە ئەوڵەوە نێتم هێناوە، پێی بڵێ ئەحسەن چاکت کردووە. ئەگەر کەسێک وتی من هەموو شەوێک نێتەکەم تازەکەمەوە، بڵێ هەر تۆش چاکت کردووە. ئیتر پێویست ناکە ئەم دوانە ئەمیان بەلایەکە ئەمیان بەلایەکە، کەواتە هەردووکیان دروستە. باشە مامۆستا یەکشتی تر هەیە، هەنێک هەیە با بڵێن لە کاتێکا کاکەوێتە خەوێکی قوڵ و خەبەری نابێتەوە پارشێو ناکات، ئەمە ژوای لێ ئەکات کە نیەت نێنێت، بەیانی کاتێ خەبەری ئەبێتەوە. زۆر جار گومانی ئەوی بۆ دروستە بێ من نیەتم نێناوە، کەواتە ڕۆژەکەم بەتاڵ ئەبێتەوە. ئەمە تا چەند ڕاستە؟ ئایا ئەو کەسانە چی بکەن کە ئیتر بەهۆی مەشغوڵیەتێکەوە بەهۆی ماندووبوونێکەوە خەبەریان نابێتەوە؟ ئەو کەسی کە بەتەمایە بەیانی هەڵسێ پارشێو بکە و شەوێ بەتەمایە کە پارشێو بکەوە، بەڵام بۆ پارشێو خەبەری نەبێتەوە، ئەم بەتەمابوونە نیەتە. ئەم بەتەمابوونە نیەتە، کەواتە نێتی هێناوە، بەڵام شێوازی نێتەکەی جیاوازە لەوەی کە من یا جەناب یا کەسێکی کە بڵێ با من سبەینێ بە ڕۆژوە بم ڕۆژووی مانگی ڕەمەزان، ئەمان جیاوازە. بەڵام ئەمی تریان کە بەتەمایە شەوێ هەستێ پارشێوکە، ئەم بەتەمابوونە خۆی بۆ خۆی نیەتە، بەڵام خەبەری نەبێتەوە، ئەتوانێ بەیانی نێتەکە تازە بکاتەوە.
کە ڕۆژ بۆەوە مەخسەیە کاسا بۆ نوێژی بەیانی خەبەری بۆ ئەسەرەکە بانگی داوە کاتێ پەڕی ناتوانێت تاسە پاشێ بکە شت بخوا کەواتە ئەتوانێت ئەو کاتە نیە دوێنێ ئەتوانێت ئەگەر ئەو کاتش خەبەری نەبوو مەخسە نوێژی بانیشی وافەوتە خۆر هەڵاتە بوو خەبەری بەوە ئەتوانێت ئەو کاتەش نێت بێنێ بڵێت ئەمڕۆ بە ڕۆژوە بم بەڵامەکو عەرزم کردی هەر بە تەمابوونەکەی بۆ خۆی نێت بەڵێ مامۆستا هەنێکە یاڵێ من پێویست ناکە پاشێ و نان بخۆم یان من بەهێزم دەتوانم ڕۆژەکەم بگرم و واز لە پاشێوکردن ئەهێنێت ئەگەر بە قومێ ئاویش بێت گرنگە کاتێککە بە ڕۆژۆ بین پاشێو بکەین پێغەمبەری خۆشەویست دەفەرمێ صلی الله علیه وسلم تسحروا فإن في السحور البركة فەرمووی پاشێو بکەن پاشێو بەڕاستی بەرەکەتی تێدایە بەرەکەت چۆن دوو جۆر بەرەکەت هەیە خۆی بەرەکەتێکیان معنەویە بەرەکەتێکیان مادیە بەرەکەتە معنەویەکە ئەوەیە ئەم کەسە شەوی هەڵەسێ پاشێوکە معنەویە معنەویەکەش خۆی بێ بە دوو بەشەوە بەشێکیان جەستەویە بەشێکیان ڕۆحیە ئەم بەشە جەستەویە ئەوەیە کە تو هەڵەسی پاشێوەکەی بۆ شایی مەعیدت کە پێویستت بە خواردنە پڕێکەیتەوە ئەی کورسی لەش پێویستی بە ئاوە ئەی جەست پێویستی بە خۆراکە ئەو کەسەی کە خۆی تین و ئەکا خۆی برسی ئەکا لە حەدێکی تەجاوز لەو حەدی کە بۆی دیاری کراوە تەجاوزەکە ئەم کەسە عەزابی خۆی داوە کەواتە گورچیلەی ڕوبەڕووی مەترسیە بێتەوە گەدە و مەعیدەت و ڕوبەڕووی مەترسیە بێتەوە خوێنبەرەکانی ڕوبەڕووی مەترسیە بنەوە مێشکیش تووشی مەترسیە بێ بە حەقیقەت مێشک ئەگەر برسی بێ ئەگەر لاشە ئینسان برسی بێ گەدەی برسی بێ زەرری بۆ مێشکی هەیە بۆ خانەکانی مێشکی هەیە ئەگەر بۆیە زۆر کەسە بینی کەسێک کە زۆر برسیە دایمە عەسەبیە ئەمە هۆکارەکەی ئەوەی تەجاوزی کردو لە حەدی معەیەن و دیاریکراوی خۆی بۆ برسێتیەکەی کە ئێمە برسێتیەکەمان دیاری کراوە کە برسی بین پاشێو ئەەکەین هەتا بەربانگ ئەبێ و حەدە برسی بین ئێمە کە کاتێ بانگیدا نابێت تۆ بۆستی ئەبێ بەربانکەیتەوە کە بەربانگە نەکردو عەزابی خۆدا عەزابدانی خۆتیش ئەمە خوا لەسەر ئەمە ڕازی نابێ کەواتە بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم پاشێو بکەن هەڵسن پاشێو بکەن ئەگەر هەڵسان قوماوێکیش بخۆن تیکێنان بخۆن پارێو بخۆن پەرداخی شەربەت بێ بخۆن یا پەرداخی شیرێ بخۆن ئیلا هەڵسی پاشێو بکەی چاکە خۆ ئەو کەسێک کە پاشێو ناکاو بە ڕۆژووە ڕۆژەکەی دروستە هیچ ئیشکالەتێک لە ڕۆژەکان نییە بەڵام بۆ مەصالح و تەندروستی سەلامەتی خۆی هەڵسێ پاشێو بکە زۆر زۆر چاکترێکە لەوەی کە پاشێو نەکە بۆی تووشی مەترسی نەبێتەوە زەرەری جەستەی لێ نەکەوێت ڕاستە مامۆستا ئەو کەسانەکیان کە لایینی سپیرۆزی ئیسلامدا باڵێن ڕۆژویان لەسەر لابراوە یاخۆت دەتوانن بە ڕۆژوو نەبن بەڵێ ئەتوانی بڵێ ئەو کەسانی کە لە شەرعا ڕوخسەتیان پێدراوە بە ڕۆژوو نەبن بەم شێوازە ئەو کەسەی کە ڕوخسەتی پێدراوە بە ڕۆژوو نەبێ تەمان وەکو عەرزم کردی ڕۆژوو واجبە بەڵام لەسەر چیە واجبە لەسەر چیە واجب نییە ئەو کەسێک کە لەسەری واجبە کەسێکی لەشی ساغە تەندروستە و سەلامەتە و ئەتوانێت بە ڕۆژوو بە تەحملی برسێتی و تینوەتیەکە ئەمە واجبە لەسەری بە ڕۆژوو بێ ئەگەر ئافرەت بێ یا پیاو بێ ئەگەر نێری نەبێ یا مێی نەبێ بەڵام کۆمەڵە کەسانی کە هەمان هەن ئەمانە ڕۆژویان لەسەر نییە وەک مناڵ ڕۆژوی لەسەر نییە تا کاتی باڵقە بێ کە باڵق بوو ڕۆژوو لەسەری واجبە وەکو تەواوی کەسانی تر ئافرەتان کە دووگیانن حەملیان هەیە ئەم ئافرەتانە من ناتوانم لێرەوە من پێی بڵم بە ڕۆژوو مەبە ئەبێ بچێتە لای دکتۆرێکی پسپۆر ئەم دکتۆرێ بێ خۆی بە ڕۆژوو بێ بیر و باوەڕی بە ڕۆژووگرتن هەبێ ئیمانی بە ڕۆژووگرتن هەبێ پێی بڵێ ئەگەر تۆ بە ڕۆژوو ببی مناڵەکە تووشی مەترسیە بێ تووشی مەترسی لە بارچوونە بێ لەوانی ئەم مناڵەت ئەگەر لە باش نەچێت لەناو ئەم مناڵە لە حەملەکەی تووشی بەدخۆراکی ببێ آخر مناڵ هەیە هە لە حەملی کە لەسکیداکە تووشی بەدخۆراکی بێ یاخواانە خواز لە ڕێی ئەم برسێتی و تینوێتیەوە ئەم مناڵە تووشی تالاسیما ببێ لەسکی دایکە ئەمانە ئەگەر دکتۆر وای پێوت مناڵەکە تووشی مەترسی ئەبێ ئەم ئافرەتە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ کاتێککە بە ڕۆژوو نابێتەوەن ئەم بە ڕۆژوو نەبوونێم ئافرەتەش دوو شێوەیە شێوەیەکیانی ئەوتا لە ترسی مناڵەکەی بە سلامەتی مناڵەکە بە ڕۆژوو نابێ یاوتا دکتۆر پێی ئەڵێ خۆت ڕوبەڕووی مەترسی ئەبیتەوە ئەگەر بە ڕۆژوو بی ئەم دوو شێوازە جیان بەڵێ لە هەردووکیانە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ ڕێگەی پێدراوە بە ڕۆژوو نەبێ ئەمان لە ڕووی ئەمانەوە کە حامیلەیە لەبەر خاتی مناڵەکەیە و لە ڕوویەکەوە یا لەبەر خاتی خۆی ئەمان خلافی تایە بەعزێک لە زانان فەرموویانە ئەوان کە لەبەر خاتری خۆیەتی بۆ سەلامەتی خۆیەتی بە ڕۆژوو نابێ دوای مانگی ڕەمەزان قەزای ئەکاتەوە هیچی تر بەڵام ئەمی تریان کە ئەڵێن لەبەر خاتی مناڵەکەی ڕوبەڕووی مەترسیە بێتەوە ئەمە بە ڕۆژوو نابێ دوایش قەزای ئەکاتەوە و ئەبێ فیدیەکەشی بە بەڵام بەعزێک لە زانان فەرموویانە نەخێر ئەمیش هەر ئەسڵەن قەزای نابێ هیچیان قەزایان ناوێت تەنیا فیدیەکەدا بەڵام ڕای ئەرجاع ئەوەیە چاکترینیان ئەوەیە قەزای بکاتەوە و فیدیەکەشی بدا لە دوای ئەوەی کە حەملەکەی دانا و مناڵەکەی ئینشەڵا بە سەلامەتی بوو هەشمانە ئافرەت هەیە پاش ئەوەی کە مناڵەکەشی ئەبێ شیری خۆی ئەدا
ئەی ئەم ئافرەت ئەگەر برسی و تینوە بێ حتممە شیریتیانێ بە مناڵەکەی ئەو کاتە برسیە بێ ئەمیش دیسانەوە ڕوبەڕووی پرسیارە بێتەوە ئەم ئافرەتەش دیسانەوە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ بەڵام ئەم ئەبێ قەزای بکاتەوە دوایی ئەمە بێ دوای قەزای بکاتەوە دوای مانگی ڕەمەزان کە مناڵەکەی یا مناڵەکەی لە 2 ساڵ خۆی لە حەدی کە قورئان دیاری کردووە تا 2 ساڵ ئەبێشی بە مناڵ بە دوای 2 ساڵەکە بێ فێری خواردن و تەمان پێشترە فێری خواردنیەکە بەڵام لە دوای 2 ساڵەکە ئەبێ بێکجاری لە شیری ببڕێتەوە چونکەم لە دوای 2 ساڵ کە تێپەڕی ئەم مناڵە لە شیری دایک بخوا لە ڕووی تەندروستیەوە زەرێری قازانجی نییە ئەوە سەتوب ئەیسەلمێنی ئەوەی کە ئەجازەکانی قورئان چون قورئان فەرمێ شیر بە مناڵەکان تا بن تا 2 ساڵ حولەینی کامیلەین 2 ساڵ بیان دەنێ لە دوای 2 ساڵەکە قەتعی شیریان لێ بکەن شیری دایک بە شیری کەنا شیری احتیادی نام شیرە دروستکراوە ئەوە احتیادی توانە بیداتێ گەورەشت بخوا قازانجیلیەکە و مناڵ بخوا قازانجیلیەکە بەڵام شیری دایک بە حکمی ئەو کۆمەڵە مادە بە قووەتی کە تێیدایە تەنیا بۆ ئەو تەمەنە ئەشێ لە غێری 2 ساڵەکە ئیتر نەیدیدی باشترێکە ڕاستە ئەی لەسەر با بڵێن کەسانی بەتەمەن کەوتونەت تەمەنێکەوە توانای ئەویان نەماوە بە ڕۆژوو ببن ئایا دەکرێت ئەمان چی ئەوەش فەرمودی جەنابتەوە من ئەوان ئاماژەم پێ نەکرد بێزەبەدێکێک لەوانش کە ڕوخسەتیان پێدراوە بە ڕۆژوو نەبن بە ساڵاتچوانە بە ساڵاتچوو نەخۆش ئەوەشمان بیرچوو نەخۆش لەگەڵ بە ساڵاتچوو ئەم دوانە بە ڕۆژوو نابن ئەگەر کەسێک نەخۆشە نەخۆشیەکەی درێژ خایەنە ئەمەتە پێویست ناکە بە ڕۆژوو بێ تەنیا ساڵانە فیدیەکەیەتە کەسێک کە بە تەمەنە و ئیختیارە ئەمیژە تەمەنەکە تەمان ئیختیاریش ئیترەوە ئەگاتە ئەڕوا بەرەمەرگ وانە ئیزان کە زۆر کەوتە پیربوونەوە خۆ بە تەمانی زاری گەنج بێتەوە بڵێ بەڵام بە ڕۆژۆ موا قەزایەکەمەوە ئەمیش مادام ناتوانێت کەسێک کە زۆر اختیارە کە تەحملی برسێتی توینەتی ناکە ئەمەش ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت ئەویش دیسان و فیدیەکاتە بەڵام یا بۆ نمونە شێت عقلی تاوانی ئەمە ڕۆژ لەسەر نییە نەنوێژ لەسەرە نەڕۆژ لەسەرە نەیسحق حەدێک و تەکلیفێکی شەرعی لەسەرە ئەمە پاکراوە حتى زۆری زانان بعض لە زانان فەرمیانە شێت هەردوو دنیای هەیە هەم دنیای هەیە هەم قیامەتی هەیە لە دنیاە خوا مکەلەفی نەکردووە بۆ شتێک ئیتر ئیشی بوێ ئەیکە هەز هەڵەیە بکە هەز خراپەیە بکە لێ ناگیرێت چونکە عقلی نییە عقل لە جێخۆیانی لە قیامەتیشە قیامەتیشی هەیە خی گەورە بەرە باش و ڕحمەتی خۆی ڕەوانەیەکە لەبەر ئەوەی لە دنیادا مەحروم بوو لەوەی کە خەڵک هەیبوو خەڵک عقلیە بۆ ئەم نەیبوو حتا ماماکە بازی لە زانان و توانە ئەم زەرامە ئەتوانێت داواکە لەخوا بەڵە پەروەردگارە تۆ لە دنیای عقلە بە خەڵکدا بمنەدا دەمەن مافەقی خۆمێتەوە خی گەورەش فەرمێدە مافی تۆ باش دەفەرم ئەو باشتم پێ عتاکەی بە بێهیچ عەزابێ بە بێهیچ محاسبەیەک ئەو هەردوو دنیاکەی بێ و کاتە تەمەن ئەم کۆمەڵە کەسانە ڕوخسەتیان پێدراوە لە شەرع بە ڕۆژوو نەبن ئەتوان بە ڕۆژوو نەبن بەڵام شێتەکە ئەسڵەن فیدێشی نییە باشە مامۆستا باسی فیدیەمان کرد فیدیەی هەر ڕۆژێک کە ڕۆژوانێک ڕۆژ بە ڕۆژوو نابێت فیدیەکەی چۆن دیاری دەکرێت فیدیەکەی بە پێی قوت دیاریەکرێت بەڵام ساڵانە ئێمە ئەبێ جۆڕایاڵی یان گوێبیستی فەرمایشتەکانی لوجنەی فتوای خۆمان بین فتوای وڵاتی خۆمان کۆمەڵێک مامۆستا و زانانی بەڕێزمان هەن کە سەرپەرشتی ئەو فتوایانە ئەکەن ئێمە ئەبێ گوێبیستی ئەوان بین بەڕێزیان ئەوان بۆمان تحدیدەکەن بۆمان دیاریەکەن کە ئەم ساڵ بۆ نمونە فیدیەکەی چەنە هەتا ئیسا لا یزال هەتا ئەم دقیقی ڕانەگەێنرا ئەم ساڵ بە ساڵانی ڕابردوو 3000 بووە هەم بۆ کەسێکە بە ڕۆژوو نابێ وان فیدیەی مانگی ڕەمەزانیش هەر 3000 بووە بەڵام ئەم ساڵ جارێ ئێمە گوێبیستی ئەوانی بزانین بەڕێزیان چیاڵێن ئەو کات ئێمەش مامۆسانیش لە مزگەوتەکانی خۆیانەوە و بەڕێزیشان هەر لە ڕێی کەناڵ ڕاگەیاندەکانەوە یاعلانیەکەن و مسلمانان ئەیبیستن مامۆسا ئەو کەسێک کە بە ڕۆژوە دەبێت ئاکاری چۆن بێت دەبێت گفتوگۆکردنی چۆن بێت لە کاتی ڕۆژواندا بۆنەکە بە ڕۆژوە بەیانی هەڵەسێت تایەوارە ئەچێتە دەرەوە داوامێکی هەیە دەبێت چۆن ڕەفتار بکات بەعام ڕۆژوو مەدرسێکی گەورەیە ئەم مەدرسەیە کۆمەڵێک منهەج و پرۆگرام و یاسا و شتی تایبەتمەندی خۆی هەیە ئەم ڕەمەزانە پیرۆزە ئێمە فێری کۆمەڵێک ئاداب و ڕەوشتی باڵا و بەرزەکە ئەم ڕەوشتانە ئەبێ لە ئینسانی ڕۆژوان و لە ئینسانی سائیمە بەدی بکرێت لە مسلمانانە بەعام و بە تایبەت لە ڕۆژوانە ئەبێ بەدی بکرێت کەوەکو عەرزم کردی ڕەمەزان خۆی مەدرسەیە ئێمە بۆیە داخلی مانگی ڕەمەزانە بین وەکو قوتابیەک داخلی مانگی ڕەمەزانە بین کۆمەڵێک دەرس و ئامۆژگاری و پند و عیبرەت و نەسیحەت وەرئەگرین لە کۆتایی مانگی ڕەمەزانە ئەبێ وەکو مانگی چواردەتیامان نەدرەوشاوە بێت لە کاتی ڕۆژوگرتنەکەیە ئەبێ بە تەواوی تیامان نابێ بەڵام لە دوای مانگی ڕەمەزان ئەبێ ڕەونەقەکە گەورەتر و زیاتریش بێ بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سەلەم کەسی ڕۆژەوان ئەبێ خۆی بپارێزێ
لە قسەی خراپ لە قسەی خراپ لە شوێن بۆ شوێنی چوون بۆ شوێنی خراپ لە هەڵوێستی خراپ لە سیرکردنی خراپ کۆمەڵێک شت هەن قەدەغەکراون ئەبێ ڕۆژەوان ئەم سنوورانە نەبەزێنێ مەدرسەیە بۆ خۆی مەدرسەی پێتەگەیەنە پێگاندنێکە مەدرسەیەکە بۆ پێگاندنی هەموو ئەو تاکانی کە بە ڕۆژوو ئەبن هەم لە ڕووی ڕۆحیەوە هەم لە ڕووی ئەخلاقیەوە هەم لە ڕووی جەستەییەوە هەم لە ڕووی دەرونیەوە ئەو کەسێک کە بە بانگی ڕەمەزانە بە فلتەری مانگی ڕەمەزانە تی ئەپەڕێ دوایی لەو سەرەوە کەسێکی تری لێ دەرەچێ ئەبێتە کەسێکی کە ئەبێ ئەم کەسە بە تەواوی مانا گۆڕابێ هەڵگری هەموو پەیامەکانی مانگی ڕەمەزان بووبێ من ئەوەندەی تیابەدی ئەەکەم ئەبێ ئەم زەلامەوە بێ ئەگەر وانە بوو کەواتە سوودی لە ڕۆژەکەی نەبینیوە بەڵێ گرنگە لە کاتی ڕۆژوگرتندا بەخشن دەبین نەگە لە کاتی ڕۆژوگرتنە هەموو کاتێک موسڵمان ئەبێ بەخشن دەبێ بەڵام بالفعل بە تایبەت لە بانگی ڕەمەزانە بۆ چونکە پێغەمبەر دایکمان حەزەتی عایشە ئەفەرموێ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەموو کاتێک بەخشن دەبووە بەڵام لە بانگی ڕەمەزانە ئەفەرموێ کە ریحی مرسل وەکو شنەبا واتە بەڕاست و بە چەپا و بە هەموو شێوازێک ئەی بەخشی واتە لە مانگی ڕەمەزانە ئینسان زیاتر ئەبێ بەخشن دەبێ بەڵام لە غەیری مانگی ڕەمەزانیش موسڵمان دەبێ هەر بەخشن دەبێ ئەوە پەیامی ڕەمەزانە لە ڕەمەزانە زیاتر حکمەکە هۆکارەکەش چییە؟ هۆکارەکە ئەوەیە ئەم کەسە کاتێکە بە ڕۆژوە بێ حەز بە معانات و ناڕەحەتەکانی بەرامبەری خۆیەکە خۆی برسیە حەز بە برسێتی بەرامبەرەکەیەکە خۆی تینووە حەز بە تینوێتی بەرامبەرەکە خۆی محتاجە بۆ ئەوی پارۆگنان بخوا حەز بە محتاجی ئەو کەسەژەکە کە محتاجە بۆ ئەوی پارۆنیانی دەست بکەوێ ئەو کاتە ئەم زەلامەش شعوری پاڵی پێوانێ ئیمانەکەی پاڵی پێوانێ ئەم برسێتی کە هەیەی پاڵی پێوانێ پەیامی گەوری ڕەمەزان پاڵی پێوانێ سەیرەکە ئەم زەلامە زۆر بە سەخاوەتمەندانەوە دەست بە گیرفانی دەست بە بەرگیا دەست بە قاسەکەیە بە جانتاکەیە بەو شوێنی کە پارەکەی تیا هەڵگرتووە دەستی پیاکە و بە مەردانە بە درێلانە بە لێبڕاوانە بە لێبردووانە دەزەکە بە قاسەکەی ئەبەخشە لە پێناوی خوادا فی سەبیلی الله وەکو قورئانیش ئاماژەی پێکە و نەسیحەتمانەکە ئەفەرمێ ببەخشن زۆرێک لە قورئان فەرمێ خەڵکانێک هەن ئەبەخشن لە پێناوی خوادا ينفقون في السراء والضراء ئەبەخشن بە ئاشکرا و بەنهێنی بە لەکەم لە زۆر ئەبەخشن لە پێناوی خوادا ئەوە ئینسان یەکێک لە صفات و بەها بەرزەکانی مانگی ڕەمەزان کە ئینسان وەرێگرێ و دەستی لەوەرەگرێ بەخشندەیە زۆر گرنگە کە هەمووان بەخشن دەبین و ئەگەر چی مانگی ڕەمەزانی پیرۆز مانگێکە کە مانگی خێر و بەرەکەتە بەڵام دەکرێت هەریەکە لە لای خۆشمانەوە ئەوەندەی تر پیرۆزی بکەین مامۆستا لە ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن باسی ئیسراف کراوە کەسێک دەچێتە بازار ئەوەی چاوی بینی ئەوەی دڵی ویستی ئەیباتەوە بۆ ماڵەوە ئامە نابێتە ئیسرافێک کە بیر لەوە بکەیتەوە بەرامبەرەکەت نیەتی بەداخەوە ئەمڕۆ مسلمانان هەڵە لە بەربانکردن تێگەیشتون شێوازی بەربانکردن ئەمڕۆی ئێمە هەڵەیە دەین سفرێکە ڕازێنی و لە ئەسڵ ئەم سفرەی کە 4 کەس 3 کەس 2 کەس لەسەری دانیشێ لە حقیقەتا بەشی 10 کەسەکە ئەمە زۆر هەڵەیە بۆ تۆ دێی بەشی 10 کەس لەسەر سفرێکی 3 کەسی و 4 کەسی و 2 کەسی دائەنی باقیەکەی تری بۆ نابی بۆ برا مسلمانەکەت بۆ خوشکە مسلمانەکەت بۆ دراوسەکەت کە محتاجە و احتیاجە ئەگەر مەهمەکان مسلمانیش نەبێ خۆشەرنی ئیلا ئەو کەسی کە تۆ یارمەتیەدی پارەیە دێتە ئیلا بێ مسلمان بێ نەخێر خوا فەرمێ ببەخشە بەو کەسی کە پێی بەخشی محتاج بێ نەی فەرمۆ پێوەر لەسەر ئەو کەسی کە تۆ ئەیدێتە ئیلا بێ مسلمان بێ و ئەو کەسەشی کاچێتە بازار بە ڕۆژۆ و ڕۆژەوانان هەچی بە چاوی بینی حەز ئەکابی کە ڕێبیێنێتەوە ماڵەوە با ئێمە هەر ئەوە بکەین بە پێوەرێک بۆ خۆمان ئەمە بکەین بە تەجروبەیەک و پێوەرێک بۆ خۆمان ئێوارە کە بەربانگمان کرد چە نەخۆین بڕوا کە چاومان برسیە کاتێک کە چوینە سەر سفرە دانیشتین ئەو هەموو خواردنەی کە دانراوە قەناعەت کە کەمێکی خۆین باقیەکە تریمان پێ ناخورێ مائیدەمان بچووک بۆتەوە و گرش بۆ تۆ چۆتە یەک هەر بۆیەشە بە ئاو یا بە خورما ئەبێ بەربانکەینەوە ئەم دوانە مادەیەکی حەیەوی و مادەیەکی بەقووەتن وردە زوو گەشە ئەدەنەوە بە گەدەمان چالاکێکەکەنەوە بۆی کاتێک کە چوونە سەر سفرە نانمان خوارد هەر بۆیەشە چاکوای ئینسانی مسلمان لە مزگەوت وەربان کاتەوە چونکەم تۆ لە مزگەوت وەربانەکەیتەوە بە ئیسراحەت نوێژی جەماعەت دژەکەی پاشانی وردە ڕۆیتەوە ماڵەوە گەدەت خاوە بێتەوە تاگەیتەوە ماڵەوە ئەنجا ئەتوانی استعدادەتی ئەوەی تێدایە گەدەت خواردنی تێ بکەیت خاو بۆتەوە ئیتر گرژ نییە ئەو کەسی کە زۆر ئەخوا لە کاتی بەربانگە سێرەکەی مەعیدە تووشی ئازار بێت کەواتە ئێمە ڕۆژوو ئەبێ فێری ئەومان کە فێری چاوبرسێتیمان نەکە
بەڵکو فێری چاوتێریمانەکە، فێری گەدەتێریمانەکە، فێری تەمرینات و ڕاضیاتێکمانەکە هەم لە ڕووی ڕۆحی و هەم لە ڕووی جەستەی و هەم لە ڕووی ئیمانی و ئەخلاقیەوە، هەم لە ڕووی مەسئولیاتەوە، لە ڕووی مەسئولیاتەوە. قورئانە فەرمێ، خی پەروەردگار لە قورئانە فەرمێ إن الله لا يحب المسرفين، إن الله لا يحب المسرفين. خەڵکینە دڵنیابن لەوەی من مسریفانم خۆش ناوێ. ئەو کەسەی کە مسریفە خۆشەویستی نییە لای من، لای من خۆشەویست نییە و من بە خۆشەویستی خۆمی قوبڵ ناکەم. ئیسراف ئەسڵەن لە هیچ شتێکا دروست نییە. چی جای کەسێکە بە ڕۆژوو بێ، ئێمە ڕۆژوو فێری ئەومانەکە، فێری خۆگرتنەوەمانەکە. ڕۆژوو یعنی خۆگرتنەوە لە چی؟ لە ئیسراف، لە خواردن و خواردنەوە، لە کۆمەڵێک شت کە ئێمە سنوورێکمان بۆ دیاری کراوە نابێتە جاوازکەین لەو سنوورە. ئێمە مەدرسەی ڕەمەزان فێری ئەومانەکە کە ئیسراف نەکەین. جاکە ئیسرافمان کرد کەواتە سوودمان لە مانگی ڕەمەزان نەبینیوە. نابێ جاچی جای ئەوەی لە ناو مانگی ڕەمەزان نابی ئیسراف بکەی یا لە غەیری مانگی ڕەمەزان. ئەسڵەن موسڵمان جائز نییە و دروست نییە و لە شەرع ڕێگەی پێ نەدراوە لە هیچ شتێکا ئیسراف بکە، لە هیچ شتێکا ڕێگەی پێ نەدراوە ئیسراف بکە، حتا لە عیبادەتە ئیسراف دروست نییە. لە عیبادەتە ئیسراف دروست نییە. چی جای لە ماڵی دنیایە؟ ئیسراف یەکێکە لەو خۆرانەی کە داهاتت داڕوخێنێ، یەکێکە لەو خۆرکانە کە تووشی داڕوخانی دارایی دەکات وا لێکا و کاتە دارایی ڕوبەڕووی مەترسیە بێتەوە. هەڵە ئینسان ئیسراف بکە. مامۆستاگیان زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دیارە دێنە کۆتایی پرۆگرامی ئەم شەومان. دوا پەیام وتەی تۆ بۆ موسڵمانان و بۆ ڕۆژوان چێتێ لەم بەرنامەی ئێمە؟ ئامۆژگاری من بۆ تەواوی موسڵمانان و ڕۆژەوانان و ئەهلی مزگەوت، ئەوانی کە ئەچنە مزگەوتەوە لە خۆشی و عشقی مانگی ڕەمەزان حەز ئەکەن تەراویحەکانیان نەفەوتێ، حەز ئەکەن پێنج فەرزە ئامادەی نوێژەکانیان هەبێت لە مزگەوتە، هەڵگری ئەو بەها بەرزانە بن کە لە مانگی ڕەمەزانە هەیە، لە ئارامگرتن، لە سەبر و تەحەمل، لە خۆڕاگری و ئارامی. چونکە مانگی ڕەمەزان مەدرسەی ئارامگرتنە، فێرمانەکە کە ئارام بگرین. بەڵێ هەمومان برسین، بەڵێ هەمومان تینوین، بەڵام ئەم برسێتی و تینوێتیە نابێت بێتە هۆکاری ئەوەی بەرامبەرەکانی خۆمان عاجزکەین، شعوری بەرامبەرەکەمان برینیان بکەین. وەک چوونیشمان بۆ مزگەوت کۆمەڵێک ئادابی تایبەتی خۆی هەیە. مسلمانان و ئاهلی مزگەوت ئەبێ و ئادابانە بپارێزن، ئەو سنوانە بپارێزن، لە تووڕەبوون، لە گۆڕینی پێڵاوەکانیان عیب نەبێت لە ڕووی جەنابتان و بینەرانە، لە گۆڕینی ئەمە، لە قسەکردنی زبر بەرامبەر بە یەکتری، لە غاوەغا و دەنگە دەنگ دروستکردن لە ناو مزگەوتە و لە دەرەوەی مزگەوتیش برسێتی و تینوێتەکەمان نەبێتە هۆکاری عاجزکردنی خەڵکی، دڵی خەڵک عاجز بکەین. ئێمە ئەبێ مانگی ڕەمەزان فێری ئاشتەوایی و ئاشبوونەوە و دەستدەملان و عشق و خۆشەویستی و ڕێزگرتن لە یەکتریمان بکە، نەخوان خواز بە پێچەوانەوە. ڕاستە زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونی تۆ. ئێمە هیواخوازین کە ئاشتی و تەبایی سەرانسەری کوردستانماندا پۆشێت و سفرەی هەموو لایەک لە مانگی ڕەمەزانی پیرۆز و لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆزیش ڕازاوە بێت. لێرە پرۆگرامی ئەم شەویشمان هاتە کۆتایی تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر و سەرفراز بن.